لە شاری سلێمانی و لە پرۆژەیەکی هونەری نوێدا دیواربەندەکانی شەقامی سالم لەلایەن سێ هونەرمەندەوە بە چەند وێنەیەکی کەسایەتیە ناودارەکانی سلێمانی کوردستان نەخشێندران. بۆ زانیاری زیاتر لەبارەی ئەم پرۆژە هونەریەوە میوانداری هونەرمەند چۆمان جەلالمان کردووە. کاک چۆمان بەخێر بێ، سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆ ئێوە بەڕێزن. سپاسانەکەم. کاک چۆمان، ئەمەوێت لە سەرەتا ئەوە پرسم، جیاوازی نەخشاندنی دیواربەند لەگەڵ ئەوەی کە هونەرمەندێک یاخود پێشانگایەکی هاوبەش لە شوێنێک کاکرێتەوە لە هۆڵێکا بۆ نمونە، جیاوازی نێوان ئەم دوو کارە هونەریە. بەڵێ ڕاستی جیاوازەکەی جیاوازێکی زۆر گەورەیان هەیە، بەڵام ئەگەر کورتی کەینەوە لەوەیە لە هەڵێکی نمایشی کارە هونەرەکانە فئەیەکی دیاری کراو، بینەرێکی دیاری کراو ئەشێ بێتە هۆڵەکەەوە کارە هونەرەکان ببینێ. بەڵام لە هەموو کەس نایەتە ئەو پێشانگە، هەموو کەس نایەتە پێشانگە، بەڵام لە کارێکی دیواربەندا بەڕاستی هەموو کەس بەری ئەکرێت ڕاستەوخۆ. ئیتر هەموو چین و توێژەکان بەرکەوتنیان لەگەڵ ئەم دیوارەیە ئەبێت چێژی لێ دەبینن و کاریگەری هەیە لەسەر بینەرەکانی. بەڵێ کاک چۆمان، قەبارەی بەرهەمەکان بەڵێ چۆنە لە چه ئاسێک؟ لە ئاسێکە بەڕاستی ئەم دیوارە پێوانەیەکی گەورەی هەیە، خۆی دەبینێتەوە لە 1300 متر 1300 متر چارگۆشە. ئەم دیوارە شوێنێکی کاریگەر و دیارە لەم شارەدا. ئەم دیوارە مێژوێکی کۆنی هەیە لە شاری سلێمانیدا. من وەکو چۆمان جەلال بەڕاستی زۆر خەونم بوو کار لەسەر ئەم دیوارە بکەم. پیوانەکان زۆر زۆر گەورە. کاک چۆمانجگە لە هاوڵاتیان گەشتیاریش بەو شەقامێ ئەڕەوە. بەڵێ ڕۆژانە سەربارێکە مێژویە، بەڵام شوێنێکی استراتیژیە و بەڵێ ئەوەی کێمە سەرەتاکە لەگەڵ کۆمپانیای دیاریکراوکە هەسان بە سپۆنسەری ئەم کارەکە کۆمپانیای ئایکیوە کە قسەمان کرد، وتیان ئێمە گەڕاینێتەوە بۆ مێژووی ئەم بەرکەوتانە و ئەم دیدانەی کە لەسەر ئەم دیوارە هەبوو لەلایەن یعنی کەسانی بیانیشەوە، میوانەکانی ئەم شارەوە، میوانەکانی کوردستان و کە چێژیان لەو کارانە دەبینی، چکە خۆتان دەزانن ئەگەر معلومە لای بەڕێستان لای بینەران کە ساڵی 2008 بەڕێز مامۆستا ڕەوف حەسەن تقریباً شێوەیەکی لەم شێوەی فۆتۆمێژویانی شاری سلێمانی نەخشاند. ئەو کاتە خەڵک دیدێکی جیاوازتری بۆ هەبوو. لە دوای مێژوو لە ساڵ 2010 کۆمەڵی کاریتی لەسەر کرا کە تا حدێک بینەر ڕەتی کردەوانێ، تقریباً ناڕزایەتێکی لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە زۆر شوێنە دروست کرد. بۆیە کۆمپانیای ئایکیو پێی باش بوو بیرۆکەی ئەم کارەش بگەڕێتەوە بۆ هەمدیست بۆ فۆتۆ مێژویەکان و کەسایەتی مێژویەکانی ئەم شارە، بۆی هەستان بە نەخشاندنی ئەم ڕیزبەندە تابلۆ مێژویانە. بەڵێ کاک چۆمان، چۆن بیرتان لەو پرۆژەیە کردەوە وەکو سەرەتا و وەکو بیرۆکە؟ بەڵێ ڕاستی کە من بانکران بۆم کارە بە خۆشحاڵیەوە پێم خۆش بوو کە دیزاینەکەمان بینی لەلایەن کۆمپانیای دیاری کراوە. ڕاستە ئەگەر وەک چۆمان جەلال من دیزاین ئەم کارم کردای ئەم کارە هونەریە، ئەشێ گۆڕانکارێکی ترم تیاب کردایە، حەزمە کرد مەتریاڵی تر لەم کارەیە بەشدار بێنەوە کات تەنها بۆیە نەحتی بارزی تیابێ، مەتریاڵی تر بە شێوەیەکی بارز بەم دیوارەیە هەڵواسرێ کە هەمووی دواتر کارە هونەریەکە بنەخشێنێ. بەڵام پێم جوان بوو وە سەپۆرتم کرد و تقریباً بەراوردێک لە بینی دیزاینەکە و کارن هونەرەکە بکەین، گۆڕانکارێکمان لە تۆنات و لە باگراوەندی کارەکەیە و بەڵێ ڕاستەمان نەمانتوانێت لە کارکتەرەکانە گۆڕانکاری بکەین، بەڵام گۆڕانکارێکمان لە باگراوەندی کارەکەی و تۆنی ناو کارەکەشا کردووە. باشە کاک چۆمان، ئێمە لە سەرەتاوە باسمان کرد کە ئەمە جیاواز ئەم جۆرە پرۆژە جیاوازی هەیە لەگەڵ ئەوەی تۆ پێشانگای بکەیتەوە. بەڵێ لە کاتی پرۆژەکەیە باشە بەرکەوتتان هەبوو لەگەڵ هاوڵاتیان یاخود پرسیارێک لێ بکەن لە کاتی بەجێگانی پرۆژەکەیە؟ ڕاستی یەک دوو بەرکەوتەمان هەیە. بەرکەوتێکیان کە زۆر من دڵخۆشەکات ئەوەیە کە هەموو چین و توێژێک ئەم کارانی بەدڵە. بەڵێ ئەمە یەکەم. دووەمینی ئەو کەسانی کە بە تەمەنن، یعنی هەیە بووە
بە ڕێزێک ڕۆژە بەلامە هادووتی لەم گۆشەیی بەردەرکی سەرایە با پیرم ئەمە چاخانی هەبوو لێرە ئەو تا کورسی تۆپڵەکانە بین یادەوەری هەبوو لەگەڵ یادەوەری هەبوو بەڵێ یان کەسە بە تەمەنەکان هەتا لە فیچەری کارەکەی بەڕێستانە دیار بوو کە کەسێکی بەتەمەن ئەدوێنن ئەڵێ خەڵکانێک ڕۆژانێک کەسان و باو با پیران و ئەم کەساتی دیارانی شاریان بە وێنەیەکی چاپکراو لە ماڵەکانی خۆیانە هەڵەواسی بەڵام ئێمە دەیبینین ئێستا لەسەر دیوارێکی ڕاگری ئەم شارەیە بەردەوام ئەیبینین ئەمانە چێژی لەبینی کەسانی بیانی دێن سەردانمانەکەن پرسیارەکەن ئەم جی لە تازایی وەک باسیشم کرد کە ئاشنانین بەم کەساتیانە ئەوان پرسیارەکەن کەساتی مێژوانە بڵێ ئەمانە ڕاستە بۆ ئێمەمانان ئەمانە دیار و مەشهورن ئەیان ناسی ناوەکانن بەڵام بۆ ئەم جیلە و جیلی دواتر ئەمانە بەڕاستی نەناسراون بەڵام سەرنجی ڕاکێشەکات چۆمان بەڵێ پرسیارێک ئەبێتە پرسیار لە هەرچەنە هەندێک خەڵک ئەڵێن بۆ ناوەکان نانووسین ئەم وتمانە با پرسیار بێ با خەڵکش خۆی شوێنی کەوێ بزانێ ئەم ڕەفی حلمی کێ تۆفیق وهابی کێ پیرەمێر چی بووە چێ پەنجەیەکی هەبووە لەم شارەدا بەڵێ کاک چۆمان هاوشێوەی ئەم پرۆژەیە بەڵێ بیتان لە پرۆژەی تر کردوتەوە لە ناوچە و شەقامە جیاوازەکانی شاری سلێمانی وڵی بە دڵنیاییەوە ئێمە زۆر ئەم شارە بەڕاستی شاری سلێمانی شاری ڕۆشنبیریە پایتەختی ڕۆشنبیریە بەڕاستی زۆر دیواربەندی ترمان هەیە کە لەم شارەدا دیارن ئێمە تەمە ناکەین کە کۆمپانیا بێ کەسێکی معنی بێ بەو ئیشە وەزارەتی ڕۆشنبیری بەڕاستی کە سەپۆرتمانکە پشتیوانمان بێ بۆ ئەم کارانە ئەمانە لە وڵاتانی تررا ئێمە دەبینین کە بەردەوام لە هەموو سوچ و قوشبنێکدا لە شارەکانە لە دیوارەکانە لە هەر شوێنەکە بێ ئەم کارانە ئەنەخشێنرێ تەمە ناکەین ئێمەش ئەم کارانە زیاتر و زیاتر بکرێ بۆ گەنجەکان بۆ ئەوانەی کە دەرچوی بەشە هونەرەکانن جێپەنجەیان بنەخشێن لەسەر دیوارەکانی ئەم شارە. بەڵێ من هیوای سەرکەوتنت بۆ خوازم کاک چۆمان بەڵام دوا پرسیارم بێجگە لە شاری سلێمانی بەنیازن پرۆژەی تر لە شارەکانی تر شار و ناوچە جیاوازەکانی تر بە هەمان شێوە ئەنجام بن ئەگەر دەرفەت بڕەخسە یاخود سپۆنسەریتان بکرێ بۆ نمونە. بەڵێ خۆشبەختانە هەر ئێستا کە ئێمە خەریکی کارەکەنیشە تەواومان نەکردووە چەند کەسێکی بەڕێز لە شاری هەولێرەوە پێیان پێوە کردوین کە کارێکی دیواربەندیش لەوێ بنەخشێنین. بەڵێ هەرم گونەرمەکە چۆمان جەلال سواز بۆ ئەم دەرفەتە و بەڕێز بۆ خوازم شاشەکەی کورسات.